سوپاس بۆ خوددا و سوپاس بۆ دایک و باوکم و تەواوی مامۆستایانی قوتابخانەی لێڤەر کەوا هەمیشە پاڵپشتم بوون بۆ بەدەستهێنانی نمرەیەکی بەرز لە هەر کێشەیەک و لە هەر پرسیارێکدا زۆر یارمەتیان داوم کەوا تایبەتی دایک و باوکم کەوا شەو ڕۆژ لەگەڵمدا بوونە و هەروەها لە کۆتاییدا توانم کۆنووری 95.6 بەدەست بێنم ئەمەش لە فەزلی خودای گەورە و دایک و باوکم و تەواوی مامۆستایانە. سوپاس بۆ ستاف مامۆستایان و دەستەی کاگێر و کارمەندانی قوتابخانەی لێڤەر کەوا هەمیشە پاڵپشتم بوونە بۆ دەستهێنانی ئەم نمرەیە. بسم الله الرحمن الرحيم. من باوشي إيناس طارقن سپاس بو الله تعالى كإيناس تواني نمريشي برز لقطابخانەی لێڤەر بەدەست بێنێ ئەویش فەزلی ئەوەل دەگەڕێتەوە بۆ الله تعالى و دوایی بۆ مامۆستایانی قوتابخانەی لێڤەر بەڕاستی قوتابخانەیەکی باش و ژینگەیەکی باش و لەبار بوو لە بۆ ئەوەی کە قوتابی تێدا بخوێنی و سەرکەوتوبی. سوپاسی هەموو لایەکی دەکەین. خدا هەموو لایەک سەرکەوتووکە. بسم الله بەناوی خۆی گەورە. من ئاسێ تارق خوشکی ئیناس تارق. سپاس بۆ خوا هەردووکمان هەمان ئامادەی لێڤەری ناحکومی توانیمان نمرەیەکی بەرز بەدەست بێنین. ئێستا من لە کۆلێژی پزیشکی گشتیمە و ئەلحەمدوللا بەدەستهێنانی ئەم نمرەیە بەرزە من و خوشکم بۆ فەزلی خوای گەورە دەگەڕێتەوە. دواتر بۆ دایک و باوکم و ماندووبوونی هەوڵی وانە و دواتر بۆ مامۆستایان و کارگێڕی ئامادەی لێڤەر و ڕاستی ژینگەیەکی زۆر لەبار و گونجایی بۆ قوتابیان ڕێخستووە و سپاس بۆ هەموو لایەک.